چیرۆکی کوێستان کاناڵێک بۆ جێڕانەوەی بەسەرهاتوو چیرۆکی فۆلکلۆری کوردی. چیرۆکی چارۆکە پێوازەیە لە کتێبی چیرۆک و ئەفسانەی مکریان. دەجێڕنەوە قانونچەیەک لە ڕێگای گڵکەندیرە دەهاتە خوارێ. ئەویش باری ئەجەمان کەوتبوو تا پیواز ڕژا بوو. قەمامی هەڵپچراوی پیوازان هەمووی بە گۆڕێ وەربوو. ئەو قالونچەی بەسەرهاتی ما کە بەوێدا دەڕۆیشت لە ناکاو ئەو پیوازانی هەموو بەسەرداکرا. هەتا بەخۆی هاتەوە دیتی دەوروبەری هەموو پیوازە. کە چاوی لێ کرد دیتی تۆکڵە پیوازێکی زۆر گەورە لە پەنایدا کەوتووە. هەڵی گرت و دەگەڵ خۆی بردی. لە ڕێگایەدا قالونچەکەی مەدیتی گاوانیش لە گۆڵێ گاڕانی مۆڵ داوە. بە تەنیشت گاوانی داهات ئەگەر گاوان تەماشای کرد تۆکڵە پیوازە دەڕوا لەکن خۆیەوە کوتی: خودایە ئەوە چییە؟ ئەگەر دەبینی و تەماشا دەکا ئەوە قالونچەیە کە دنیویدایە و دەیهێنێ و دەیهێنێ. جا کوتی با پێی هەڵبڵێم. لە دوور ڕابانگی کرد: هۆی چارۆکە پیوازێ، ناز و نیم نازێ، تەقتەقی کەوشانێ، بۆنی وەنەوشانێ، بەگڵ و بەڕێحانێ، ئەوە بۆ کوێ دەچی؟ ئەویش قالوچە گوێی لێ بوو کوتی: وەڵا دەچم بۆ شاری بۆ شوکردن. کوتی: جا بۆ شوو بە من ناکەی؟ کوتی: بەچیم بەخەو دەکەی؟ کوتی: وەڵا بە نانی گاوانی. کوتی: ئەدی بەچیم لێ دەدەی؟ کوتی: بە گۆپاڵی گاوانی. لە ناکاو قالوچەکە زۆری پێ ناخۆش بوو گەڕاوە و پێی کوت: بڕۆ هەی دەزاری بابت دەڕێ، وەڵا مێردت پێ ناکەم. ئاغا جنێوی پێدا و قالونچەکە ڕۆیشت و گاوان مشتەقی بۆ نەکرا. بەڵێ ئەوجار مێگەڵێک مەڕ لەوێ کەوتبوون لەوێ نووسبوون بە کنەوانیشدا ڕۆیشت. شوانیش ئەوە چایان لێ ناوە و دانیشتون. سەگیشەوە دەوەڕن و داون نانی دەدەن بە سەگان و بۆ خۆیان نان و چای دەخۆن. تۆکڵە پیواز بەوێدا کە دەڕۆیی شوانێک بڵیند بوو. کوتی: کوڕە ئەو تۆکڵە پیوازە بۆ دەڕوا، با بزانم چی دەبندا. ئەگەر چوو تەماشای کرد قالوچێکی دەبندایە و ئای کوتی با پێی هەڵبڵێم. ئازیزان و بیسەرانی خۆشەویست، تکایە بۆ پاڵپشتی ئەم کاناڵە فالۆمانکەن، هەروەها زەنگوڵەی وە بیرهێنانەوەی بەرهەمە تازەکانیش لێدە. لە دوور ڕەهاواری کرد: هۆی چارۆکە پیوازێ، ناز و نیم نازێ، تەقتەقی کەوشانێ، بۆنی وەنەوشانێ، بەگڵ و بەڕێحانێ، ئەو بۆ شوێ دەچی؟ کوتی: وەڵا دەچمە شاری بۆ شوکردن. شوان گەڕاوە پێی کوت: ئەدی بۆ شوو بە من ناکەی؟ کوتی: بەچیم بەخێو دەکەی؟ کوتی: وەڵا بە نانی شوانی. کوتی: ئەدی بەچیم لێ دەدەی؟ کوتی: وەڵا بە قوڵە گۆچانی شوانی. کوتی: بڕۆ، وەڵا مێرد بە تۆش ناکەم. ئاغا لەوێش زیز بوو و ڕۆیشت. ئەوجار چوو دەرکی ماڵە مشکی. مشکێکی زەلامی هەیکلدار دەوێدا بوو. تەماشای کرد ئەوە تۆکڵە پیواز هاتوتە لەبەر دەرکیویە. کە لێی نزیک بووە دیتی ئەوە قالونچەیەکشی تێدایە. بەڵێ لێی پرسی و کوتی: هۆی چارۆکە پیوازێ، ناز و نیم نازێ، تەقتەقی کەوشانێ، بۆنی وەنەوشانێ، بەگڵ و بەڕێحانێ، ئەوە بۆ کوێ دەچی؟ کوتی: وەڵا دەچمە شاری بۆ شوکردن. کوتی: وەرە شوو بە من بکە. کوتی: بەچیم بەخێو دەکەی؟ کوتی: وەڵا بە قەندی ماڵە میرانی، بە هەر شتەی ماڵە حاکمی و بەوانە بەخێوت دەکەم. بە جووت گەنمی چاڵم ڕۆ کردووە، ئی فەلاحان بە گەنمی بە هەرچی بخۆی هەیە، جیگاشت زۆر نەرم و خۆشە. کوتی: ئەدی بەچیم لێ دەدەی؟ کوتی: وەڵا بە کلکە قوڵەی خۆم. کوتی: وەڵا مێردت پێ دەکەم. ئاغا لووری کونە مشکێ بوو. ئەگەر چوو چە دەستگایەک پوش ڕاخرا بوو وەک دۆشەکی، چاڵ ڕۆکرا بوو، خاکە خەند هەڵدرابووە، هەرشتا هەڵدرابووە. دمی بە خاکە خەندەوە ناو. قالونچەکەی ما لەوێ دانیشت بە گەرم و گوڕی خۆشی. کاتیان پێکەوە ڕابرد هەتا بەرەبەری نەورۆزێ. ئەگەر بوو بە نەورۆز قالوچە بۆنی بەهاری کرد. کوتی: میری مشکی برادر، خۆت ڕوتکەوە و شمەکت بۆ دەشۆم،
شمەکی خۆشم دەشۆ. قالوچە تەشتێکی هێنا شمەکی خۆی تێنا و شمەکی مێردیشی تێنا و لەسەر سەری خۆی دانا و بردی و ڕۆیشت. ئەو ڕۆژە بارانێکی زۆرباری بوو. گاڕانیش کە بێداهات بوو جێی سمی وڵاغی پڕ ببوو لە ئاو. کە قالونچەکەی بەسەر هاتیمە بێدا دەڕوا لە ناکاو دەجێ سمی ئەو وڵاغەی دەکەوێ کە پڕ ببوو لە ئاو. تەشت لە هۆوێ شمەک لە هۆوێ کەوت و بۆ خۆی دەنێو ئاوەکەیدا دەسوڕا و وزەوزی دەهات و نەیدەتوانی بێتەوە دەرێ. سوارێک بێدا هات جا قالونچەکە بانگی سوارەکەی کرد و کوتی: هۆی سوارەکەی لەندی لەندی، ئابا لە شلێ حەوت ڕەنگی، ئەگەر دەچێ گوندی ما هۆ بڵێ بە میر مشکی ما، قایشی سەرایی خانم ئاشنای گوڵنار خانم، ئەلێرە کەوتۆتە دەریا خانم. سوار سڵ بوو. ئای کوتی: ماڵم خرابە، ئەوە جندۆکەیە. وەڵڵا هەڵات. سوار هەڵات لاچوو لەوێ مشک لەبەر دەرکەی هاتە دەرێ. کوتی: هۆی سوارێ هۆی، ئەرێ خانمی منت نەدیوە؟ ئای کوتی: ماڵت خرا نەبێ، خانمی تۆم نی تۆ قاند، بەرێ وەڵڵا هۆوە تا ئەوە لە خوارێ دە ئاوێ کەوتۆ و کوتوویەتی. هۆ سوارەکەی لەندی لەندی، ئەبا لە شلەی حەوت ڕەنگی، ئەگەر دەچێ گوندی ما بۆم بڵێ بە میر مشکی ما، قاشی سەرایی خانم ئاشنای گوڵنار خانم، ئەلێرە کەوتۆتە دەریا. ئیدی سوار ڕۆی و مشکیش غاریدا چوو قالونچەکەی ببینێتەوە. کە گەیشتە سەری قالونچەکە دەنێ و ئاوەکەیدا دەهات و دەچوو بانگی کرد و هاواری کرد: بدە دەستت. کوتی: دەکەنێ. کوتی: بدە لاقت. کوتی: دەکەنێ. کوتی: بدە سرت. کوتی: دەکەنێ. هەرچی پێی کوتی دەکەنێ. واتە لێ دەبێتەوە. مشک بەو شتێ زۆر خەڵەز بوو. گەڕاوە پێکوت: دەبکەنە دەبکەنە. سێ چەپۆکی پێدادا و بن ئاویدا. مشک گەڕاوە و دوای ماوەیەکی زۆر کە هەتا و گەیشتەوێ ئاوی نێو چاڵەکەی وشک بوو، قالونچەکەی ما گەرمای گەیشتێ و زیندوو بۆەوە. دەستی کرد بە هەڵفڕین، جا ئەو جار بێشتەی خۆی دەگەڕا. ئەگەر کە لە وڵاغێک لە گرداوێکی ڕێخی کردبایە غاری دەدایە و دەچوو مەڕمەڕی خڕدەکرد و ئاوا لەتی دەکرد و دەچوو بە هەورەزاندا دەیهێنا و دەیبرد. ئەوەش حەکایەتی قالوچە، جێڕانەوەی مەلا ساڵی ڕەحیمی تەمەن 71 ساڵ 1997 زاینی مەهاباد. چارۆکە پیوازێ بەسەرهاتی کیژۆڵەیەکی چارشێوە بەسەرە کە بۆ دۆزینەوەی هاوسەرێکی باش وەڕێ دەکەوێت. لە ڕێگا تووشی گاوان و شوان و مشکێک دەبێت. کیژۆڵەکە کە لە ماڵە بابی زۆری خۆشی نەدیوە، دەیەوێ بزانێ ئەگەر بەوانە شوو بکە چۆنی هەڵسوکەوت دەگەڵ دەکەن، بەچی لی دەدەن، خۆرد و خۆراکی چ دەبێ و لەکوێ دەنوون. ئەو کیژە لی هاتووی و دلێرە دژی دابوونەڕێتی کۆن و داسەپاوی کۆمەلگا هەڵدەستێ و تەما دەگرێ هەر بۆ خۆی شەریک و هاوبەشی ژیانی هەڵبژێرێ. بەو پێیە دەخوازێ دژی ڕەوەتی ژیان ڕابێ و بە پێچەوانی دابوونەڕێتی کۆن ڕێگە ببڕێ. کۆمەلگایە کە لەوێدا بنەماڵە دەگەڵ بنەماڵە، تایفە دەگەڵ تایفە پەیوەندی دەگرن و خزمایەتی دەکەن، منداڵ لەسەر پشتی لانکەی مارە دەکەن و هەر پیا و مافی پێدراوە تا شەریکی ژیانی خۆی دیاری بکە. بیسەرانی خۆشەویست، سپاس کە تا ئاخری ئەم چیرۆکە دەگەڵمان بوون. تکایە فاڵۆمان کەن و زەنگوڵەی و بیرهێنانەوەی بەرهەمە تازەکانیش لێدەن.